كان گەورە کرد. تەلیسکۆپەکان بە 10 ملیار دۆلار دروست کرد و توانیان لە 2021دا تەواوی 20 تەواویکەن بە 21 نردیان بۆ 1,500,000 دووری لە گۆی زەوی بۆ ئەوەی نهێنیەکانی گردوونمان بۆ ڕوو بکاتەوە. ئەوەی کە ئاشکرایە و کە باز دەکرێت چەند ڕۆژی ڕابردووە یەکەمین وێنەکانی تەلیسکۆپەکە بڵاو کرایەوە. باس لە کاری داهاتووی دەکەین. کاری داهاتووی تەلیسکۆپە چیە؟ بە تایبەتی بە شوێنی ژیاندا دەگەڕێت لە هەسارەکانی دیکە. هەندێک کەس باس لەوە دەکەن دەڵێن ئەو بابەتانەی کە دەوڵەمەندەکان و سیاسیە گەورەکان لەسەر گۆی زەوی دروستیان کردووە، ژینگەی گۆی زەویان وێران کردووە، ئێستا هەنگاو بە هەنگاو خەریکە دەڵێن واز لە گۆی زەوی دەهێنن، ئیتر ژیان لە گۆی زەویدا نامێنێت. بەم شێوەیە دەڵێن بەردەوام بین لە 2050 ئیتر ژیان لە گۆی زەوی نامێنێت و 2100 هەسارێک نامێنێت ناوی زەوی بێت. ئەوخوا پێداوانە دەگەڕێن بە شوێنی ژیاندا لە هەسارەیەکی دیکە و بۆی خۆیان بچن لەوێش ئەوانی شوێران بکەن و شوێرانی کە شوێران بکەن. ئەمە بۆ چوونێکە باز دەکرێت لەسەر تەلیسکۆپەکەی جەیمس وێب. ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین ئایا دەتوانێت ژیان بدۆزێتەوە لە هەسارێکی دیکەوە، دەتوانێتەوە دیاری بکات کە گۆی زەوی چەندی ماوە بۆی کە لە ناو بچێت و ژیان تێیدا نەبێنێت. بۆ گفتوگۆکردن سەرتەوەرە دکتۆر حسێن ڕابیمان لەگەڵایە کە بەڕێزیان مامۆستان لە کۆلیجی زانست لە بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی. دکتۆر باریت باش و بەخێر بێ. ئەوەی کە من باسم کرد مبالغەی تایە؟ ئەوەی کە ئەوە زۆرتر ئاگادارکردنەوەیە. ئەوە کە زەوی لە ناوەچێ هەمیشە مەترسیە هەبووە و هەمیشەشیەوە هیچ گەرنتیەکیش نییە. و چونکە ئێمە لە شوێنەکەین زۆر حەز بە تەنیاییەکەین هەمیشە هەوڵ دەدەین شوێنێ وەکو جێگرەوە بدۆزینەوە. ئەمە هەیە، بەڵام گرنگترین شت بۆ مرۆڤ پاراستنی زەویە، چونکە شوێنێکی دەگمەنە، شوێنێکی تاقانەیە ئەبێ پێش هەموو شتێکە بیر لەوە بکەینەوە. چاوچنۆکی بازرگان و سیاسیەکانمان ویان کردووە زەویمان لە دەست دەرچێوی تر تاوا بێ. زیانی گەوریان پێگەیانوە، زیانی زۆر گەوریان پێگەیانوە، زیانی گەوریان بەرگە هەوای زەوی گەیانوە، زیانی گەوریان بە ئۆقیانوسەکان گەیانوە، زیانی گەوریان بە ژینگە گەیاندووە. بەڵێ و هەمیشەش مەترسی شەڕی ئەتۆمی هەیە، بە تایبەت لەم سەردەما مەترسیەکەی یەکجار جددیە کە دیکتاتۆری شێر دەبێ و چەکینەوەی بەکاربێنێ. منە مەترسی جددی. جەیمس وێب بە شوێن ژیان ناگەڕێ لە ساری تر. یەکێ لە ئەرکەکانی ئەوەیە، یەکێ لە ئەرکە سەرەکیەکانی ئەوەیە کە ئەو هەسارانە، چونکە ئەستێرەمانەیە کە هەسارە بە دووری یاخولێتەوە، ئەو هەسارانە بدۆزێتەوە کە هاوشێوەی زەوین، هاوشێوەی زەوی بۆمانایە کە ئەم سیفەتانی زەوی تیا هەبێ، مەسەڵەن بەرگە هەوای هەبێ، ئاوی هەبێ و ئەم جۆرە شتانە. ئەو کە ئەوانەی هەبوو ئەمجار ئەگەری ئەوە کە بکرێت لەوێ ژیانێکی تر هەبێ بەهێزتر ئەبێت، بەهێزتر ئەبێ بۆ بە دوایە بگەڕم پشکەل. هەر لە ئەسڵدا ژیان لە شوێنێکی تر هەیە دکتۆر، هیچتان دەرکەوتووە وەکو پسپۆرەکانی فیزیا؟ توانژاگەن ژیان جارە لەباری فەلسەفیەوە لێکی بینەوە، جارە لەباری علمیەوە ژیان لە شوێنێکی زۆر دەگمەنە دروستە بێ. ئەگەر ئێمە تاکە ژیانێکە ئیناسیە ژیانی سەر زەویە و ژیانێکە خۆمان دروستمان کردووە لە کۆمپیۆتێرەکانە. ئەنەوە کۆمپیۆتێرەکانیشە جۆری ژیان هەیە، جۆری ڤایرۆس و ئەمانە هەیە کە هەمووی دەستکردی مرۆڤ هیچی لە خۆیەوە دروست نەبووە. منی پێڵەن ژیانی سیلیکۆنی، ئەو کۆمپیۆتێرە نەغڵب لە سیلیکۆن دروستە. ئەم ژیانیش کە ژیانی بڵێن مادی ئەندامیە، کاربۆنی، ژیانی کاربۆنی ئێمەتیین تەبەن ئەساسەکەی ئاوە. ئەمە ژیانە ئاناسی و ژیانی لەکوێ دروست بووە؟ لەسەر زەوی دروست بووە. کە سەیری زەویەکی زەوی شوێنێکی زۆر تاقانەیە، زۆر تاقانە بۆمانە لە نزیکی ئەستێرەیەکایە کە ئەم ئەستێرە نە زۆر دوورە لی و نە زۆر نزیکە لی، نە زۆر دوورە وەکو مەریخ کە یەکجار سارد بێ و نە زۆر نزیکە لی وەکو ڤێنوس کە تێە بکڵی. ڤێنوس پلەی گەرمیەکەی 400 دەرەجەی سەدیە، مەریخ پلەی گەرمیەکەی لە جەمسەرەکانیان زۆر بەرزە، ینی زۆر نزمە، ینی تقریبان ڕقەمەکەی باس لەبیر نییە، بەس نزیکەی
50-60 درجة ژێر سفرە لە هاوینە ینی بەم شێوازەیە ینی بڵێن تۆ هەسە بکەیت زۆر نە زۆر ساردە نە زۆر گەرمە و جگەلەوە ئەم خۆرەی ئێمە کە ئەم ئەستێ ئەم هەسارانەی بە دەورەوە یان لە شوێنێک هەڵکەوتووە لە شوێنێکی فەزا هەڵکەوتووە کەو شوێنە سوپەرنۆڤایتیانە سوپەرنۆڤا چییە؟ سوپەرنۆڤا ئەو ئەستێرانن کاگەن بە قۆناخی مردن و ئەتەقێنەوە کە ئەتەقێنەوە مادەکانی خۆیان بە هەموو دەوروبەرە پرش و بڵاوەکەنەوە ئەو تیشکانە کە بڵاوەکەنەوە ئەو تیشکانە هەر چەشنە نیشانەیەکی حیات لە شوێنەکانی تربێت تیایابن ینی ئەم شوێنە هەم لە فەزا شوێنێکی تاقانەیە و هەم زەویەکەیش لە شوێنێکی زۆر تاقانە هەڵکەوتووە و ئەوەیە کە سەرەتای هینەکە دروست بووە بۆ ئەوە کە ژیان بێتارەوەنی ئەو هینە سەرەتاییانە هەیە ژیان هەیە نییە بۆ ئەوە مۆزوعەکە ئەوەیە ئێمە ئەبێ بگەڕین بە دوێ شوێنێکا وەکو زەوی بێ هەسارە زۆر دۆزراوەتەوە لە هەنێکی شەگریمان ناکرێت کە ئاو هەبێ بەڵام لەمە بەم ئاسە لە تەکنەلۆژیاوە کە هەمانە کە پشکنین بکەین مەسەی سەر ڕێ بکەوین بڕۆین بۆ نزیکترین ئەستێرە فەرز کە دۆزیمانێتەوە لە ئەستێرەی ئەلفا قونتوس کە 400 ڕووناچی لێمەوە دوورەوە ئێستەکانەیە گەر بەم تەکنۆلۆژیاوە کە هەمان ڕێکەوین 100,000 ساڵمان پێیە تا بگەیناوێ بە نزیکەی ئەس کە شوێنێکمان دۆزیوەتەوە هەسارێکمان دۆزیوەتەوە هاستی شەکەین بوونەوەری تایە 100,000 ساڵمان پێچێ بەڵام ئەگەر هەیە بۆچی ئەوان پەیوەندی بێمەوە ناکەن ئەنی بڵێن یان ئاستی ئینەکان زۆر زۆر نزمە ئەنی ئاستی ژیانەکە زۆر نزمە لە ئادی باکتریەوەمانەیە یان زۆر زۆر بەرزە کە بلەو ئاستەیان ئێمە بۆ ئاستە نابین کە پەیوەندیمان بێ حەزابمان بۆ ناکەن یان نیوەونی وەکو خۆمانەوەی ناتوانن ینی ئەم شتانی شەیە منی بار هاوتای سەکانەی هیچ کەس لە دەرەوە پەیوەندی بێمەوە ینی دکتۆر ئەو بازرگانانەی کە بوونەهۆی ئەم دەردانی ئەم گازانەی کە دۆخی زەویمان ئێستا بەمە گەشت و من و تۆ ئاوەنە گەرمامانە ئێستا لەم هەرێمی کوردستانە و لە زستانەوەنە سەرمامانە و بارانمان نابارێت و بەهۆی چاوچنۆکی هەمووی ئەوانەوە بوو بەهۆی سیاسەتە خراپەکانی سیاسیەکان بووە تەوەقۆی ئەوە بکەین دوایتر لەم جێمسوێبە لە جێگەی خزمەتێکی گەورە بە هەموو مرۆڤایەتی بکات بڵێ ئادەی بلیتی $1,000,000 و $10,000,000 هەیە وەرن گۆی زەوی بەجێ هێڵین وەچین بۆ هەسارە ئەو $10,000,000 و $20,000,000 مامولەنەوە سەرمایەدارانە هەیانەکەەوە خەریکن ژنگەی زەوی تێکەیەن خەڵکی ئاسایی نیەتی نایەکسانیەت لەم هەسارەشمانە بەردەوام بێ لە هەسارێک تریش بەردەوامانەوەیە ینی ئەوە هەرە بێ بەڵام تۆ مەسەلەن مانێ بڕۆین بچین بۆ دەرەوەی زەوی لە دەرەوەی زەوی بێ شوێنگرەوەمانە بێ جاانە شوێنگرەوە هەیە مەسەلەن مەریخ هەیە بەس مەریخ بەکەرگ نایە حالیان بەکەرکی ژیان نایە ئەبێ ژینگەکەی بگۆڕی بەرگە هەوایەکی تەنیکی هەیە کە ناتپارێزێت لە تیشکی گەردوونی ئەمە گرنگترین خاڵەتی خاڵێکی تریشەوەیە کە هەوایتیان نیە ئەنی ئۆکسیژنی تیان نیە ئەبێ ئۆکسیژنی تیا دروستکەی ئەوە شاید بکرێت چارەسەر بکرێت ئەوە لە هەمان کات شەکە تۆزە دووریشە بەڵام لەم لایترەوە مانگ هەیە کە هیچ کەم لەمانە نیە نە بەرگە هەوای هەیە نە هەوایەتیایە نە بەس نزیکە تۆکری لەوێ حەشارگەیە دروستکەی علم ئەکتوانە کارێ بکە کە هەر لەو حەشارگەیە هەموو خواردەمەنیەکان بۆ مرۆڤ دابین بکرێ وزەی بۆ دابین بکرێ بتوانێت یابژی لەناو حەشارگە چ لە حەشارگەکە چ لە مەریخ بێت چ لە مانگ بێت کە مانگ نزیکترە یان نەخێر یعنی تۆ بڵێ وەرە هەر سەفینەیەکی فەزایی زۆر زۆر زەبەلاح لە دەرەوە دروست بکە و خەڵکەکە بنێرە بۆ ئەوێ هەموو پێدەویستەکانی ژیان هەلەنەوە خودی سەفینەکە دابین بکرێت ئەمەش ڕێگەیەکی ترە ڕێگەی تر کە زۆر ئەمانە ڕێگەی واقعینە مەکە وتم واقعیە ینی بەم امکاناتەوە کە ئێستا هەمانە ئەکرێ ڕێگەی ترش کە زۆرتر خەیاڵاتە ینی بڵێن بەس خەیاڵاتیش ڕێزرە گیراوە ئەویشەوەیە کە مەسەلەن ئەم بەشەرانە مرۆڤ بکرێ بە جۆرێ لە وزە بخەوێن ڕێز ینی سواری سەفینە بکرێ بنەردرێ بۆ شوێنی زۆر زۆر دوور و ئەو ینی مەسمێت تەمەنەکەی بوەستێنن پیر نەبێ تەمەنەکەی بوەستێنن پیر نەبێ بینێرن بۆ شوێنی زۆر زۆر دوور و لەوێ جارێکی کە دایبەزێ خۆی دابەزێتەوە زیندوو بێتەوە جارێکی کە دابەزێتەوە ئەمانەی شەیە ئەو خەیاڵاتە علمیانەی شەیە بەڵام کاویش علمیە بەڵام کردێکی نییە لەم لەحزا کردێکی نییە بەڵام ئەمەتی کردێکی ینی تۆ بچی بۆ مانگ
یا لەسەر زەوی حەشارگە دروستکەی بچی بۆ مانگ حەشارگە دروستکەی بچی بۆ مەڕێ ئەی جەمسوێب ئەتوانێت تەمەنی زەوی دیاری بکات بڵێ ئەوەنە کاتی مابەوەی تر تاو هەست لا مثلا ئەساری زەوی طبعا ئێمە تەمەنی زەوی بەندە بە تەمەنی خۆرەوە خۆر جارە 4 ملیار ساڵ تەمەنی ماوە نزیکە 3 بۆ 4 ملیار ساڵ تەمەنی هەیە بەڵام ئەوە کە بڵین جەمسوێب دیاری بکە کە ئایا زەوی لە مەترسیە مثلا هەسارێکی گەڕۆک لەیبا بەڵێ ئەوە تەڕادێکی زۆر ئەتوانێت چونکە نەخشەی زەوی هەڵەگرێ نەخشەی ئەو منتەقانە هەڵەگرێ و ئەتوانێت مثلا دیاری بکە کە بڵێنەوە مثلا هەسارەیەکی گەڕۆک بڕێەوە یەکەم بەرەو زەوی دێ بەرەو زەوی دێەوە چونکە زەوی بەرگە هەوایەکی زۆر زۆر باشی هەیە بۆ پاراستنی ئەم بەرگە هەوایە لە نەیزەک و لە هەموو شتانەی پارێزێ کارچەند هەندێک جارێکەکەونە سەر زەوی و پێشتریش کەوتون زیانی گەورەی گەاندەوەکەوەی کە 65 میلیۆن ساڵدای لە زەوی و بوو بەهۆی لە ناوچوونی دانیاسۆرەکان و زۆر لە بوونەوەرەکانی تر ئەم مەترسیە هەیە ئەو ئەتوانێت چاودێری ئەو منتەقانی فەزا بکە کە ئەو شتە گەڕۆکانەی پێ نزیکە بنەوە ئەوجار بتوانێت ئاگاداری زەوی بکاتەوە بڵێن ئاگاداری خاوەنەکانی زەوی بکاتەوە کە ئەو مەترسیە هەیە ئەوجارە کرێ مەسەلەن بڵێن خۆپارێزی پێشتر بکرێ گەشتەکە زۆر گەورەیە پێشەوە بگا بە بەرگە هەوای زەوی ورد بکرێ مەسەلەن دکتۆر ینی هەندێک جار هەیە بە هەندێک وێنە دەبینین کە بۆ نمونە دەزانین ئەمە لە چ تەمەنێکە خۆت باسی سۆپەرنۆڤات کرد کە لە کۆتاییەتی یان جانێتێک دروستە بێت نازانم یا لە مەرحەلەی سەرەتا ئەبێت ناتوانێت جەیمس وێب قۆناغەکەی ژیانی زەوی دیاری بکات؟ ئەخیر ئەمە شتێکی زۆر نهێنی نییە ئێمە زانین ینی خۆمان نەزانین ینی ژیان وەکو زەوی بۆ خۆی وەکو هین وەکو تەنێک تەنها مەترسیە ئەو مەترسیەکە لەسەر زەوی هەیە وەکو هین کە تەمەنەکەی بڵێن تیا بچێ ئەخەنجی گەلۆ زیانانە کە پێیەکە وەکو زیان گەیاندن بەرگە هەواکەی زیان گەیاندن بە ژینگەکەی ئەمانە زەوی لە ناو نابە ئەمانە بڵێن زیان بە بوونەوەرەکانی سەر زەویە گەیەنێ زەوی خۆی لە ناو ناچێ زەوی بەچی لە ناوەچێ ئەوە کە خۆر هەڵی لوشێ کە ئەم ڕووداوە چەند ملیار ساڵێکە ڕوایە ویان ئەوە کە هەسارەیەکی گەڕۆک یان تەنێکی گەڕۆک لە دەرەوەی زەویەوە بێ بکێشێ بە بەرگە هەوای زەویە و بەرگەوای زەوی نەتوانێت هینیکە وردی کا و بیسووتێنێ ئەوە گەورە بێ ئەوە ئەم دوو مەترسی هەیە نە مەترسی تر نییە نی بۆ مانایە کە زەوی خۆی تەمەنی هەبێت تەمەنێک نا زەوی خۆی گرێدراوە بە خۆرەوە خۆر تەمەنی هەیە خۆر تەمەنی هەیە سوتەمەنیەکەی سەرزەمی تەواوە بێ و ئەمریکا و کەنەدا و وڵاتانەی تر کە دەستیان هەبووە لە دروستبوونی جەیمس وێبدا 10 ملیار دۆلار سەرفەکەن تەنها بۆەوەی کە ئەم چەند وێنەیان بۆ بێتەوە و تەواو بابەتێکی شاراوە نییە لە جەیمس وێبە خۆی پێشەو ئەم شتانە ئەغڵب ئەمریکایە کاتی خۆیان ویست تاودەرێکی گەورە لە ئەمریکا دروست بکەن پێویستیان بەوە بوو کە کۆنگرێس پارەی بۆ تەرخانکە بۆ تاق بۆ تۆژینەوەی فیزیایی ئەنە لەم کۆنگرەسمانانە ڕازی نابوون و پارەیەکی یەکجار زۆرم باسی هێشتاکانەکەم بەڵام ئەو سەرپەرشتیاری کۆنگرێسەکە فیزیاییە بوو چوو بۆ کۆنگرێس بە لەوێ قسەی کرد کە ئەمریکا بە دوای چیەوەیە باسی شکۆی کرد ینی باسی شتێکێکە کە ناوی شکۆ بوو شکۆ ئەوەش کە لێرە ئێستا بڕوامان بەوە هەیە کە ئەمریکا بە دوای شکۆوە هەیە ینی ئەمریکا شتێکی بوونەوەرێکی تەنهانیە ئەنواعی ڕەهەندی هەیە هەم وڵاتێکی تاوانکارە هەم وڵاتێکی پێشڕەوە هەم ئەنواعی شتی هەیە ینی یەک جیهەتی نییە یەک ئاراستەی نییە ئەوە یەکێ لەوانە کە مەسەلەن بڵێن ئەمریکا بە دوای شکۆوە یا مەسەڵەن کە ئەم وێنانە بینێت مەشای کرد جۆ بایدن ڕایگەیان بۆچی چونکە ئەوێ شکۆ بۆ ئەمریکا بجێڕێتەوە لە بەراوەڕ ڕکەبەرەکانی کە چین و رووسیا چین و رووسیا بەتایبەت چین ڕکابەری ئەمریکاکە لە هەموو بوارەکانە مەسەڵەن ئەمریکا چێ بۆ مەریخەوشێت چێ ئەمریکا زانێ بۆ چێ ئەو نازانێ بەس دوای ئەمریکاکەوێ بزانێت چ خەبەرە لەوێ ینی ئاوایە ئەوە لایەنە شکۆکەی لایەنێکی تری شەیە بۆچی ئەم کارانە ناکرێ خۆی مۆزوعی عیلمە کۆمەڵێکی زۆر خەڵکان ساینتەستن من بدوێ پرسیارەکانی خۆیانەوەن دوای ئەو پرسیارانەوەن کە لە مێشکیانایە ئەیانوێت جوای بە بدۆزدەوە بە پێچی بەپێ و تیۆریانە کە پێشتر خەڵخێنداوە گەورەترین زاناکانی ئەم سەردەمە گەردوون ناس ئەم سەردەمی ئێمانی لە 600 ساڵەوە پێشەوە گەردوون ناسەکانن
نیوتۆنە گردون ناسە، گالیلۆی گردون ناسە، نیوتۆنە گردون ناسە، ئەنیشتاینە گردون ناسە، مەکسوێلە هەر ئەوش تا ڕادێتەوە من گردون ناسە، یعنی هەمویان گردون ناسە، یان تەنانەت فەیلسوفی گەورەوەکو کاندی وشەر گردون ناسە، هەمویان گردون ناسە. این گردون ناسی لوتکەی زانستە، پێشڕەوایەتی زانستەکە، فیزیای تێۆری و گردون ناسی لوتکە و پێشڕەوایەتی زانستەکەن. ئەو تێۆریەکانیان پێشبینیەکات، پێشبینیەکە بۆچی بۆ شێوازی دروستبوونی گردون، شێوازی ڕابردووی گردون، ئایندەی گردون، بۆ هەموو ئەمانە بە پێی تێۆری پێشبینیەکەن. ئەم تێۆریانە بێت تاقی بکرێنەوە، بۆ ئەوە گۆڕانکاریان بەسەرابێ، بۆ پێش بخێن ئەبێت تاقی بکرێنەوە. تاقیکردنەوەکانە چواکرێت لە فەزاکرێت، بە چیەکرێت بە تەکنۆلۆژیاکرێت، بە کام تەکنۆلۆژیاکرێت، بە بەرزترین تەکنۆلۆژیای سەردەمەکاکرێت کە بەشی هێشتا ناتەتە ناو ژینگەوە. ئەو تەکنۆلۆژیا کە ئەچێتە فەزا لەوێ تاقیەکرێتەوە، ئەم دەر سەرکەوتووە بێجارێکا گەڕێتەوە بۆ ژینگەیان. بۆ نمونە ئەم جیمزوەی بە لوتکەی ڕۆبۆتیکە، ئەوە جیمزۆبە بەس تەنها وەکو ئەوەکانی پێش بەس تەلسکۆپێک نییە، ڕۆبۆتە ئەبینێ، تەحلیلەکە، وێناکە، پێشبینیەکە، نەتایجە گەڕێتەوە. هەنی وەکو وەیە کە کۆمەڵی زانا لەوێ دانیشتون خەریکی تەحلیلاتن، بەبێ ئەوە مەسەرەن نانیان بێتی ئاویان بێت و تەنها وزە لە خۆر وەرەگرن. ئەوە لوتکەی ڕۆبۆتەکە، لوتکەی تەکنۆلۆژیایە، تۆ تەنێکت لە بردووە بۆ شوێنێک کە 1.9 میلیۆن کیلومتر دوورە، لەوێ جێگیرت کردووە. ئەوە مهمە. پێشتر مانگی دەرسکرد نێردراوە بۆ فەزا، و ئێسەکانی لە کۆمەڵی خۆری چۆتە دەرەوەشەوە بۆ فەزای بێکۆتایی. بەڵام چۆن بۆ تۆ لێرەوە فرەتداوە لێ گەڕایی بڕوە تا توانێت داتا وەرگێت و سیگنال بنێرێت و ئەمانە هیچیەکی کا. بەڵام ئەم لە شوێنەکە جێگیرت کردووە، لەو شوێنە ئەسوڕێتەوە، ئەرکێ جێبەجێیەکە، ئەرکێکی تایبەتی و پێسپاردووە، ئەو ئەرکە خەریکە جێبەجێەکە. ئەرکە تایبەتەکەشی چییە؟ هەموو ڕووناکی ژێر سوور وەرەگرێ. بۆچی ڕووناکی ژێر سوور وەرەگرێ؟ چونکە ڕووناکی پرش ئەبێتەوە، ڕووناکیەکانی تر پرش ئەبنەوە. هەرچێ لەرەلەری ڕووناکیەکە بەرزتر بێ، ئەگەری پرشبوونەوەی بەرزترە و ئەگەری گەیشتنی بە منتەقەی ئێمە کەمترە. یعنی مەسەرەن تۆ ئەتەوێت لە نزیکی بیگ بانک داتا کۆکەیتەوە، گەرتۆ بۆ سەردەمی کۆن لەوێ داتا کۆکەیتەوە. ئەو لە مەودایەکی زۆر دوور و درێژ چەند میلیارد ساڵەوە پێش ئەوانی ئەو ڕووناکی ئەو تیشکانەی کە لەرەلەرەکەیان بەرزە، یان لە ئاستی بینیندان وەکو لە سوورەوە تا بەنەوش، ئەمانە ناگەن، هەڵە مژرێن، ئەمرن، چونکە فرێکۆنسیەکەیان بەرزە، لەرەلەرەکەیان بەرزە. بەڵام ژێر سوور و خوارتر چونکە لەرەلەرەکەیان نزمە، ئەمانە ئەگەری گەیشتنیان هەیە. و ئەو تیشکە نزمانە، ئەو تیشکە بە فرێکۆنسی نزمانە جەزبەکە، تەحلیلیەکە، ڕەسمیەکە، و وێنەیەکمان لە ڕابردوویە کە بەسەر چووە کە لەوێ نەماوینێمە، کەسی لێ نەماوە، وێنەیەکی لە ڕابردوومان بۆ ئەگەڕێتەوە کە ئەڵێ ئەمە مەراحلی تەکوینی گردون بەم شێوازەیە. و ئەمجا دێنی لەگەڵ هینەکانە بەراوردەکەی، لەگەڵ تیۆریەکانە، لەگە پێشبینی تیۆریەکانە بەراوردەکەی. ئەگە پێشبینیەکان ڕاست بوون لەگەڵ تیۆریەکەیەکی گرتەوەندە تیۆریەکان باش بوون، نەخشەکەمان باش بووە. دەنج جوانە تیۆری وەک نەخشە وایە کە تۆچی بۆ دارستانێکی چڕ یادیتە ناو شارێکەوە کە کەس بە زمانی کەس نازانێ بە نەخشەیەکە پێوێ ببێ، ئەو نەخشە بڕێنە و نەبی. بەڵام کاتێکە ئەڕۆی پیا تماشاکەڵم پرۆ بۆ فڵان شوێن لە فڵان مۆقعی جۆگرافیایە، ئەچی تماشاکەی نەخەی ئەمە لە فڵان مۆقعی جۆگرافیانە بوو، لە شوێنێکی ترە، ئەبێ چی بکەی؟ بێ خەریتەکە ڕاستکەیتەوە، لەم خەریتە هەڵێکیایە، ئەو خەریتە هەڵێتیە ڕاستیکەنەوە. ئەمی بەم شێوازەیە تیۆریەکان هەڵە سەنگێ نەبزانین ڕاستە یان نا. و ئەلی پێچێک گۆڕانکاری لە تیۆریەکانمان؟ بەڵێ ئەمە هەنە تیۆری هەیە زۆر هینە، ینی بڵێن گەنگەشاویە، بەڵێ ئەو کارە ناکرێت. زۆر سپاس دەکەین دکتۆر سێڵاوی، مامۆستا بەشی فیزیا لە زانکۆی سلێمانی، دکتۆرە لە فیزیای تیۆر. سپاس دەکەین بۆ خستنە ڕووی زانیاریەکان و بابەتەکانت. بابەتی باشت وروژاند، هەندێک پرسیاری شما بوو بەڵام کاتمان نەماوە. شەڵاو دەرفەتێکی کایەک ببینینەوە پرسیاران زیاتر بکەین. ڕوویایەکی جیاوازمان هەیە ئێستا لەسەر جێمس تەلێسکۆپەکە و هەم لە سەگەردوون. سپاس دەکەین. کۆتاییمان بە بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆ هێنا. ڕۆژتان بەخێر.